12 ڕۆژ دوای هێرشەکانی 11 سێپتێمبەر و لە 23 ئەیلولی ساڵی 2001دا کارەساتێکی هاوشێوە لە ڕووی مانە و ناوەڕۆکەوە لە کوردستان لە گوندی خێڵی حەمە ڕوویدا کاتێک تیرۆرسانی جوندل ئیسلام و ئەنساری ئیسلام بە شێوەیەکی دڕندانە و نامرۆڤانە 42 پێشمەرگیان لەو گوندەی ناوچەی شارە زوور بەدیلی شەهید کرد و دواتر تەرمەکانیشیان شێواند. ئەوەی لە خێڵی حەمە ڕوویدا نیشانێکی ئاشکرای سەرهەڵدان و گەشەکردنی بیری توندڕێ و دژەمرۆیی کۆمەڵێک دەستە و تاقمی تیرۆریستی بوو کە ئاینی پیرۆزی ئیسلامیان کردبووە پەردەیەک بۆ شاردنەوەی ڕۆی ڕەش و نیازی ڕەش و شاراوەیان. ئەو پێشمەرگانی ئەو ڕۆژە شەهید کران بۆ پاراستنی ئارامی و ئاسایش، بۆ بەرگرتن لە هەڵگیرسانی شەڕ و ڕێگرتن لە توندوتیژی و جێبەجێکردنی پیلانی گڵاوی تیرۆریستان لەوێ بوون. بەڵام وەک دەرکەوت ئەوانەی ڕێنمای و ئاراستەیان لە هەمان سەرچاوەی ڕێنمای و ئاراستەی جێبەجێکەرانی 11 سێپتێمبەری نیویۆرک وەردەگرت، حکومەتی هەرێمیش بەشێک بوو لەبەرەی جیهانی دژ بە تیرۆر و تیرۆریستانیش دەیانویست هەورامان و خوورماڵ و بەشێکی شارەزووری خۆرهەڵاتی پارێزگای سلێمانی بکەنە پێگەیەک بۆ ڕێکخراوی تیرۆریستی قاعیدە و بۆ مەیسەرکردنی ئەو پیلانەشیان سڵیان لە هیچ نەدەکردەوە. تەنانەت بۆ بەجێگەیاندنی ئەو ئەرکەیان پشتیان کردە زۆرێک لە نێریتەکانی ئەم کۆمەڵگەیە و ئاینی پیرۆزی ئیسلامیشیان کردە بەردەبازێک بۆ پەڕینەوە بەرەو خەونە ڕەش و تاریکەکانیان. ئەو خەونانەی بە خوێنی شەهیدانی خێڵی حەموو و شەهیدانی تری ئەو ڕێگا پیرۆزە لەبار بران و لە گۆڕنران. شەهیدکردنی پێشمەرگە و شێواندنی تەرمەکانیان ڕووداوێکی تێپەڕ نییە پاش ماوەیەک لە بیر و بیرکردنەوەی خەڵک بچێتەوە، بەڵکو ئەوە ڕووداوێکە کە تا سەردەمێکی درێژ لە یادەوەری کۆمەڵگەدا دەمێنێتەوە وەک ئایکۆنی دڕندەی و توند و تیژی تیرۆریستانی جوندل ئیسلام و ئەنسار ئیسلام و هاوشێ و هاوبیرانی ئەوان چاوی لێ دەکرێت و دەمێنێتەوە. لە پاش 24 ساعتیش لەمانەوەی ئەنسار ئیسلام لە خێڵی حەمە و زیندانبوانی دانیشتوانی گوندەکە لە ماڵەکانی خۆیاندا پێشمەرگە کەرامەت پارێزەکانی کوردستان گوندەکان ئازاد کردەوە و چەکدارەکانی ئەنسار ئیسلامیش لە گوندەکە هەڵاتن.